سڵاوتان لێبێ من ئەلەندکاوە عەلی لە خوێندکار لە قۆناغی دووەمی IT لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. لەم ڤیدیۆیە باس لەوە ئەکەین کە چۆن لە کۆمپیوتەرێکەوە بتوانین بچینە ناو کۆمپیوتەرێکی ترەوە لە ڕێی بەرنامەیەک بە ناوی ریمۆت دێسکتۆپ کۆنێکشن کە لەسەر کۆمپیوتەری سەرەکیەوە ئەتوانین بیکەینەوە تا بچینە سەر کۆمپیوتەری دووەم. ئێستا ئەمە لێرە ئێمە بەرنامەی ڤیموێرمان بەکارهێناوە لە ڕێی فایلی ئایزۆوە کە وەکو ڕۆحی کۆمپیوتەرەکە وایە. هەموویمان ئەکتیڤ کردووە، ڕاستیەکەی بوویە ڕیکۆردمان نەکردووە چکە کاتی زۆری ئەوێت تا سێتاپ بکرێتوەمانە. سا ئێمە لێرە ئەمە ئەکەین چینە ناو کۆمپیوتەری دووەمەوە و لێرەشدا لە کۆمپیوتەری سەرەکیەوە بەرنامێکمان هەیە بە ناوی ریمۆت دێسکتۆپ کۆنێکشن. لێرەدا پێویستە IP ئەو کۆمپیوتەری دووەمە بنووسی کە تۆ ئەتەوێت چیتە ناویەوە. لە کۆمپیوتەری دووەمە پێویستمان بە بەرنامەی CMD-ە کە تایەتی خۆی بکرێتەوە. بەرنامەی CMD یەکەینەوە لە کۆمپیوتەری دووەمەوە. ئەم شێوازە ئەنجا لێرە ئەنووسین IP config بۆی IP ئەم کۆمپیوتەرەمان دەست بێت. IP-ەکەشمان ئەمە تا لێرەیە 192.168.233.130 ئەوە تا لێرە نووسیمانە، ئەتوانین دووبارە بنووسینەوە خۆشی هەرداخۆکراوە کە پێشتر بەکارمهێناوە. ئێستا لە کۆمپیوتەری سەرەکیە کۆنێکتەکەین لێرەوە، داوای پاسوەردمان لێکا لەگەڵ یوزەر. لێرەیە پێویستە بەم شێوە بیدۆزینەوە، چینە سەر کۆنترۆل پانێل لە کۆمپیوتەری دووەمەوە یوزەر ئەکاونتس، دووبارە یوزەر ئەکاونتس، ئەوە تا لێرەیە PC. ئەنجا پاسوەردەکەشی ئەبێت خۆت لە کاتی سێتاپکردنە بیزانیت. ئێمە لێرە ئەڵێین choose a different، هەر باماژێر PC-ە، پاسوەردەکەشمان داخڵ دەکەین. ئۆکەیمان کرد، ئەمی ئێستا ئەکەین هەتاکو ئەچێتە ناوە. ئەوە ئێستا چووە ناو کۆمپیوتەری دووەمەوە. هەروەکوە بینن من ئێستا لە ناو کۆمپیوتەری دووەمەم، هەر لەسەر کۆمپیوتەرەکە خۆی. وەم ناگەر لێرەیە من بمەوێت فۆڵدەرێ دروستکەم بە ناوی ئەلەند، ئەگەر کۆنێکشنەکە دابخەم دیسکۆنێکتی بکەین، لێرەیە بیکەینەوە دووبارە لەسەر کۆمپیوتەرە سەرەکیەکە، ئەوە تا هەر فۆڵدەرەکەی تایە. سپاس بۆ بینیتان.